زۆر باشە هەر لەسەر ئەم بابەتە سەردانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەداوەتی فەرمی حکوومەتی ئەمریکا کە ئێستا لە ئەمریکای و ئەمڕۆژ یاخود ئەم ئێوارەیە یەکەم دیداری لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنجامدا و کۆمەڵی دیداری تریشی دەبێت لە کۆشکی سپی لە پێنتاگۆن لەگەڵ گەورە بەرپرسانی تری ئەمریکا. ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و گرنگی ئەم سەردانەی سەرۆکوەزیران بە دیاریکراویش لەم کاتەدا و دیداری لەگەڵ گەورە بەرپرسانی ئەمریکا ئەمە چی دەگەینێ. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد شەریف پسپۆڕی سیاسەتی دەرەوەی ئەمریکا کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتی ژووری هەواڵ. بە بەڕاستی من دەمێت پێشەوەی بینە سەر گرنگی ئەم سەردانەی سەرۆکوەزیران بۆ ئەمریکا بەرەمێن لە قسەکانی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکاوە دەست پێ بکەم کە زۆر بەڕاشکاوانە لە کاتی بەخێرهێنانی سەرۆکوەزیراندا بەڕاشکاوانە گوتی ئێمە پێشتر هاوشانی هەرێمی کوردستان وەستاوینەوە ئاڵنگاریەکانمان تێپەڕاندەوە ئێستاش بە هەمان شێوە هاوشانی هەرێمی کوردستان دەوەستین بۆ تێپەڕاندنی ئاڵنگاریەکان. ئەم قسەیە چی دەگەین؟ ئێوارەتان باش زۆر خۆشحاڵم بە ئامادەبوون لە پەرنامەی جەنابتان. بەڕاستی ئەوە ئەگەێنێ بە شێوەیەکی گشتی کە دیارە ئەمریکا هەندێک گلەی هەیە لە هەرێمی کوردستان و ئەوێت ئەو چارەسەری ئەو گیر و گرفتانە بکە کە لە ئارادایە. بەڵام لە هەمووی گرنگتر بەلای منەوە ئەوەیە کە ئەمە زیاتر پەیامێکە ئەو شتانی کە باس کراوە لەم کۆبوونەوانە ئەو شتانن کە ماوەی چەند ساڵێکە باس کراون و ئەزانرێ و هەم ئەمریکا وچە نەزەری خۆی ڕوون بۆ بەرامبەر بە هەرێمی کوردستان هەم هەرێمی کوردستانیش وچە نەزەری ڕوون بۆ بەرامبەر بە ئەمریکا. بەڵام ئەوەی کە لای من گرنگە ئیستا لەم سەردانی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوەی کە پەیامە بۆ بەغا پەیامە بۆ تاران پەیامە بۆ وڵاتانی نێودەوڵەتی کە ئەمریکا پابەندە بە پاراستنی هەرێمێکی کوردستانی بەهێز لە چوارچێوی عێراقێکی دیموقراتی فدراڵی یەکگرتووە. ئەمە پامەکە ئەمما ناوەرۆکەکانی تر بەڕاستی زیاتر ئەم شتانە وتراوە باس کراوە. من زیاتر تەسەورم وایە جەنابی سەرۆکوەزیران زیاتر داوا و جەخت بکاتەوە لە گەرنتی ئاسایشی بۆ هەرێمی کوردستان وەک بەڕێستان نەزانن لە ماوەی چەند مانگی ڕابردووە تەواو و هەر لە پاریش و پار و پێداریش بەڕاستی ئێران بە موشک زۆر زۆر هەرێمی کوردستانی بێزار کردووە و بوونی جۆرێک لە سیستمی بەرگری بۆ هەرێمی کوردستان بە تایبەت بۆ جەوەکەی بۆ ئاسمانەکەی شتێکی گرنگە و کۆنگرێسی ئەمریکیش لە مانگی 12 لە بودجەی دیفاع و بەرگری خوایە زۆر بە واضحی ئاماژەی بە ئەوە کردووە کە پێویستە حکوومەتی ئەمریکا هەم هێزی پێشمەرگی کوردستان و هەم سیستمی دیفاعی جەوی بۆ هەرێمی کوردستان دابین بکات. زۆر باشە کاک زۆریەوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدا و ئەوە بلینکینیش ئاماژەی پێداوە دەڵێ هەرێمێکی کوردستانی بەهێز لە عێراقێکی دیموکراتدا. وەختی خۆشی کە سەدام حوسێن ڕوخێنراوە بۆ ئەو بۆ عێراقێکی دیموکرات و پابند بێ بەدەستورەوە. کەواتە ینی ئەم قسانەی ئەوە هەم سەردانەکەی مەسرور بارزانیش ئێستا ئەمە پێدوانێت پەیامێکە بۆ عێراق کە ناکرێ ئێوە نادیموکرات بن و ناشکرێ ئاڵنگاری بۆ هەرێمی کوردستان دروستکەن. لە سەدا سەد ئەوە ئەگەێنێ لە عینەن کاتیشە ئەوە ئەگەێنێت کە ئیدارەی ئەمریکی واشنگتن نیگەرانن و گلەییان هەیە لە دەسەڵاتی کوردستان کە پێویست دەکات یەکڕیز و یەکگرتوو بن چونکە بەبوونی پارچە پارچەبوونی هەرێمی کوردستان زیاتر بوار بۆ ئێران دەکاتەوە و دیارە وازەحیشە کە ئێران فرسەت و بواری زیاتر بۆ ئەوەی کاریگەری هەبێ لەسەر ئەو هەرێمە. وابزان هەر باڵبرلیفیش جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا کە پار هات بۆ هەرێمی کوردستان و جەنابی جێگری سەرۆکوەزیرانی گەڕانەوە بۆ کابینە ئاماژەی بەوە دابوو کە ئەبێت یەکڕیز و یەکگرتوو. کەواتە کار دکتۆریانی ئەم پەیامە دیسانەوە کە باسی یەکڕیزی دەکات بە تەواوی خەڵکی کوردستان بە تەواوی لایەنەکانی بەوانش کە دەڵێ لایەنی کوردیش ئەگەر بێت و ئاڵنگاری دروستکەن بۆ ئەو یەکڕیزیە ئەمریکا قبولی ناکات. ئەمریکا پێی خۆش نییە چونکە لە کاتێکا کە تۆ هەرێمێکی کوردستانی
پارچەکراوت هەبێ و یەکڕیزی سیاسی نەبێت لەسەر پرسە چارە نووسازەکان ئەمە هەرێمێکی کوردستانی لاواز دروست دەکات هەرێمێکی کوردستانی لاوازیش یعنی بەغا ئەتوانێ عەزێتی بە و تارانیش ئەتوانێ عەزێتی بە بە تایبەت لە کاتێکا کە ئەمە زانین بەغا بە شێوەیەکی ڕاستە و خۆیان ناڕاستە خۆ لە ژێر کاریگەری تارانایە زۆر باشە کاک دکتۆر ینی کەواتە ئێمە دوای ئەم سەردانەی سەرۆکوەزیران چاوەڕوانی چیەکەی ینی چاوەڕوانی هەنگاوی گەورە هەم لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا هەم لە ناوخۆ بەڵێ من ئومێدم وایە کە جەنابی سەرۆکوەزیران هەم کە لە گەڵگەڕانەوەیانە زیاتر هەوڵی ئەوە بدەن کە لەگەڵ لایەنەکانە زیاتر یەکڕیزی نیشتیمانی بپارێزن مەبەستم یەکڕیزی نیشتیمانی هەرێمی کوردستانە و لە عینەن کاتیشا جەنابی سەرۆکوەزیران تەسەورەکەم داوای گەرنتی ئاسایشی بکە لە ئەمریکا کە پابند بێ زیاتر بە پاراستنی هەرێمی کوردستان هەر مجەڕەد ئەوە نەبێ بڵێ ئێمە پابندین بەدەم بەڵام لە هەمان کاتیشا ئێران بە ئیسراحەتی خۆی موشک بگرێتە هەولێر باش کاک دکتۆر ئەگەر بە ڕاشکاوانە قسە بکەین ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە گڕی گرتووە عێراقیش کە بە هیچ جۆرە ناسەقامگیرە تاکە شوێنی سەقامگیر تەنها و تەنها هەرێمی کوردستانە بلنکنیش ئاماژە بەم مەسەلێدا دەڵێ فاکتەری سەقامگیری هەموو ناوچەکە هەرێمی کوردستانە خوێندنەوەتان بۆ قسەیە چی ینی مەبەستی لەو قسەیە چییە بەڵێ قسەکە زۆر تەواو و ئەسڵەن بوونی هەرێمی کوردستان و پاراستنی هەرێمی کوردستان و ئەو ڕێزەی کە هەرێمی کوردستان هەیەی لە ئاستی نێودەوڵەتی بە تایبەت لای ڕۆژئاوە لای ئەوروپا و لای ئەمریکا لەسەر ئەو بناکەیە کە ئەمە ناوچێکی ئارامە کە هەندێک لە محللان وا باسی هەرێمی کوردستانەکەن کە تاقە چیرۆکی سەرکەوتنی ئەمریکا لە عێراقە هەرێمی کوردستان لە برۆ پاراستنی ئەم چیرۆکە بەشێکی گرنگە و مەوزوعەکە بەس چیرۆکەکە نییە چونکە لە ڕێی هەرێمی کوردستانەوە ئەمریکا توانێت کاریگەری هەبێ لەسەر بەغا و ئەمە طبعاً ئەهمێتێکی استراتیجی گەورەی هەیە کاک دکتۆر کاتم زۆر کەم ماوەگەر بە کورتیش وەڵام بدێت و من سوپاست دەکەم گەورەترین کۆنسڵگەری لەسەر ئاستی هەموو جیهان ئەمریکا ساڵی داهاتوو سەد بیناکەتەوە بوو ساڵی داهاتوو لە هەرێمی کوردستان دەیکەنەوە لە هەولێری پایتەخت ئەمە چ پەیامێکە هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ ناوچەکە پەیامەکە زۆر وازحە وەکو ئەنتۆنی بلینکن بە جەنابی ڕئیس وزەرای وت هەرێمی کوردستان هاوبەشێکی استراتیجیە ئیتر پەیام لەوە وازحترە بێت دانیکەواتە پەرژەوەندی و هاوبەشیەکی استراتیژی نێوان هەولێر و واشنگتن هەیە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر محەممەد شەریف پسپۆڕی سیاسەتی دەرەوەی ئەمریکا گەلێک سوپاس زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش زۆر سوپاس بۆ جەنابتان